بەڵگەیەم جارەدا باز لە یەکێکی دیکە لە بابەتی تەندروستی دەکەین کە ئەویش قۆناغی باڵغبوونە لە کچاندا. بزانین چتەمەنێک بە قۆناغی باڵغبوون دادەنرێت و هەروەها ئایا هۆکاری دواکەوتنی قۆناغی باڵغبوون لە کچاندا و هۆکاری پێشکەوتنی و دەرکەوتنی نیشانەکانی ئەم قۆناغە لە کچاندا چین و نیشانەکان چین کاتێک لە کچاندا دەردەکەوێت. زانیاری ود لەسەر بابەتە دەخێنە ڕوو دەچینە لای دکتۆرە شلێر فەقێفەتاح سپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و وەروەها نەزۆکی ئافرەتان لەگەڵمانە بن. تەمەنی باڵغبوون لە 11 بۆ 14 ساڵە. مناڵ بڵین نەخۆشیە دایک کچەکەی هێنێ 10 ساڵە. 10 ساڵە نیشانەکانی تێک دەرکەوتووە ئەوە ئاساییە. گرنگترین نیشانە بڵین گەشەی مەمکێتی بۆ کچان باسیەکەم. دووەم شت سووڕی مانگانە. سووڕی مانگانە وتمان لە 11 تا 14 ساڵە. نەخۆشیێک گەیشتە 14 ساڵ ساڵێک چاوەڕێکەین تا 15 ساڵ کە گەیشتە 15 ساڵ نەیبوو ئەبێ پشکنینی بۆ بکرێ لە ڕیسۆنەرەوە و لەگەڵ فەحسی هۆرمۆناتەوە. نیشانەیەکی کە ئەوەیە قەبارەی لەشی ئافرەتەکە لە بڵین سمتە باڵایە گەشەی ئێسکوشتەکانی زیاکە. هەندێ گۆڕانکاری فسیۆلۆجی هەیە، سایکۆلۆژیش دروستە بێت، مەڵین هەستکردنی بەدڵ سەرسامە بێ. ئەو حاڵەتانش یەکێکە لە گەشەکان. باشە تا چ تەمەنێک ئاسایە ئەگەر زووتر تیا دەربکەوێ یاوە تا چەند تەمەنێکیش ئاسایە کە درەنگتر دەرکەوێت؟ بەڵێ وتمان بۆ ڕێژەی ئاسایی لە 11 بۆ 14ەیە. نەخۆش بگاتە 14 ساڵ من بە نەخۆشەکان دەڵم ساڵێکەش دەتوانێت گەیشتە 15 و 16 ئەبێ پشکنینی بۆ بکرێت. نەخۆش هەیە بە 9 ساڵیت یا بە 10 ساڵە گەشەی مەمکی یا مووی دروستە بێ ئەوە پێڵین ئاساییە کە بڵین ئەو حاڵەتە لەبەرەوە. بەڵام سووڕی مانگانەکە جاری وا هەیە حاڵات هەیە 10 ساڵە بەڵام ئەیش پشکنینی بۆ ئەکرێ گەر ڕەحمی تەواو بێ هێلکەدانی تەواو بێ فەحسی هۆرمۆنەکانی تەواو بێ کێشە نییە. جاری واشە لەو تەمەنەشە ئەوەستێتەوە چەند عادەیە کە سووە و ئەوەستێتەوە دوای ئەوە دەست پێکاتەوە. 2 ساڵی یەکەمیش شەرت نییە یەکسەر بەڕێک بیشوە. نەخۆش هەیە 1-2 ئاداشوە و دوای 3-4 مانگ ناشوە ئەیهێنێ ئەترسێ فەحسی بۆ ئەەکەی بەڵام پێویست بە چارە سەر ناکە لەو حاڵەتە. باشە پشکنەکان چینکە بۆ کەسێکی ئەکەن کاتێک نیشانی باڵغبوون تیا فەحسی هۆرمۆناتە. ئێکە لە فەحسی هۆرمۆناتەکان زۆربەی پەیوەندی بە هۆرمۆنی گەشەوە هەیە، هۆرمۆنی مووە، هۆرمۆنی شیرە، هۆرمۆنی غودەی دەرەقیە. ئەوانە هەمووی پەیوەندی بە دوو هۆرمۆنە تایبەتە بە ئیسترۆجین و پرۆجسترۆن تایبەتە بە هۆرمۆناتی هێلکەدانە. باشە کارەکان کەوا کات کچێک درەنگ نیشانەکانی باڵغبوون تیا دەرکەوێت خۆ زووتر تیا دەرکەوێت هۆکارەکان چین ئایا ژینگەییە بۆماوەیە چین؟ هۆکاری زۆرە ئەویش یەکێ لە هۆکارەکان وەکو باست کرد بۆ ماوەیە. بۆ ماوەیی هەیە بڵین لە پەیوەندی بە وراستەوە هەیە نەخۆشی کرۆمۆسۆماتی پێڵەن ئەندامەکانی مەسەنجاری وا هەیە بەڕووکەش ئافرەتە تەواوە گەشەی مەمکی موو هەیە باڵا و شتی هەمووی تەواوە بەڵام کە پشکنینی بۆ ئەکرێ ئافرەتەکە هێلکەدانی نییە. ئەوانە هەنێ نەخۆشی کرۆمۆسۆمات هەیە. نەخۆشیەکەی تێرنەر سندڕۆمی پێهڵن پەیوەندی بە هێلکەدانەوە هەیە. نەخۆشی هەیە هێلکەدانی هەیە بە سستە ئەوە کە باوە لە ناومانە پێڵن تەکەیوس ئەیشوە یا درنگ ئەشوا 3-4 مانگ جارێ ئەشوا یا بە عیلاج ئەشوا ئەوەش پەیوەندی ڕاستەوخۆ بە هێلکەدانەوە هەیە. هی بۆ ماوەیە کە جاری وهەیە ئەپرسی لە خێزانەکەی هەر لە ناو خێزانەکەی ئەپرسی لە دایکی لە خوشکی لە پووری ئەڵێ ئێمەش درنگ عادە بووینە ئەوە ئەوەستین لەسەری ئەتوانین تا مەسەن 15-16 ساڵ بوەستێ. ئیوا هەیە مەسەن لە 11 تا 14 بێ ئاساییە کە گەیشتە 14 و نەبوو ئەپرسی لە خێزانەکەی بزانێ دایکی خوشکی پووری کە سوکارە نزیکەکان مەسەن درەنگ سووری مانگانیان بۆ هاتووەیاننا. بەڵام گرنگترین ئەوەیە نیشانەکانی پێش ئەوە دەرچێ وەکو بڵێن موو دروست بێ لە بن باڵ و لە شوێنی بڵین هەستیارەکان دەوروبەری زاوزێ یا گەشەبوونی مەمک ئەوانە ئەبێ هەیبێ پێشەوەی کە سووری مانگانەی بۆ بێ.
باشە ژینگە کاریگەری هەیە بۆ منەیەکێک لە لادێ بێت کچێک لە لادێ خۆت کچێک لە ناو شارە گەورە بێت ئەمانە کاریگەری هەیە ژینگ و ئەوە هۆیەک جگە لە هۆی بۆ ماوەی و یا بڵین هێلکەدان نەخۆشی درێژخایەن هەیە نەخۆشی خۆراک هەیە یا ئافرەتەکە خۆی هەر لاوازە یا هەیە کچی ئیستا مەسن هەوڵەیە کێشی خۆی دابەزێنێ یا وەرزشی زۆرەکە ئەمانە دەبێتە هۆی کاریگەری لەسەر هۆرمۆنی غودەکان و وەستانی عادە یا تاخیربوونی عادە چالاکی ئەو ئیشانەی کە خواردنی باش خەوتنی باش دەبێتە چالاکی بڵین هۆرمۆناتەکان و ئەویش دەبێتە هۆی کە لە کاتی خۆیان سۆری ماگانە بێ باش ئەم ماندووبوونی زۆریش بۆی هەیە ئەم دواکەوتن یاخود پێشکەوتنە کاریگەری لەسەر لە داهاتوودا کاریگەری لەسەر دووگیانی ئەم ئافرەتە دەکات یاخود بڵین کاریگەریەکانی چی کاتێککە دوا ئەشێت لە داهاتووە بۆ ئەم ئافرەت لە داهاتووە ئەبێ هۆیەکان بێ ئەگەر هۆیەکەی پەیوەندی بە هێلکەدان سستی وشتەوە هەبێ نەخۆش هەیە مەسەلەن منیەت دووسێ مانگ جارێ ئەشوە بەڵێ ئەوە پەیوەندی هەیە خاصەتەن جاری وایە دوای هاوسەرگیری ئەوێ چەند ساڵێ سکنەکە من نەخۆشی وە هاتووە کچە بۆلام پێم وتومە کە شوت کرد زۆر منەعمەکە یەت یەکەم مانگێتی یا دووە مانگێتی ئەڵم بۆ هاتووی ئەمە دکتۆر خۆ دوتوتە و فعلەن وایە کە ئەوە هەوڵەیە چارەسەری نەزۆکیکەی ئاسانترە بێ و لەوەی کە دوای ئەوە هەوڵی بۆی ئەگەر کێشەی نەبێ سۆری ماگانەی باش بێ حەجمی هێلکەی باش بێ قەبارەی ڕەحم و ئۆشتانی باش بێ و سۆری ماگانە باش بشوە کێشە نابێت بۆ نەزۆکی و دوای ئەوە بۆ هاوسەرگیری وشتیوەش بەنسبەت وتمان گەشک ئەگەر وتمان 2 ساڵی یەکەمیش ئەو حاڵەتە دروستە بێت عادە ئەشوە و چەند مانگێت تاخیرە بێ ئەویان کێشە نیە بەڵام بەردەوام دوای ئەوە هەر تاخیر بێ ئەویان کاریگەری هەبێ بۆ مناڵبوون باشە لەوانەیە ئافرەتە بە یاخود کچ هەبێت لە سەرەتادا چەند ساڵێک ڕێکەوە دواتر عادی تێک ئەچێ ئەمەش هەر ئاساییە لە دواترە یاخود نە ئەوەش بێ هۆیەکان دوای ئەو هۆیانە بگەڕین کە تەسیر لە هۆرمۆناتەکان نەخۆش هەیە ڕاستەکەی عادەی ڕێکە دوای ئەوە تێکەچێتەوە ئەو هۆکارانە ئەبێ بدۆزینەوە یا مەسەلەن وەکو پێڵام نەخۆش هەیە زۆر ڕجیمێکی زۆرەکە یا زۆر خۆی هیلاکەکە یا کەم خواردن نەخوا ئەوانەی پەیوەندی بە هەرسکردنەوە هەیە نەخۆش هەیە نەخۆشی ڕیخۆڵی هەیە خواردنوشتی پێ ناخۆرێ پێشەوە نەبووە دوای وای لە هاتووە یا نەخۆش هەیە پۆلی 12ەیە قەلەقێکی زۆرە سترێسێکی زۆری لەسرە ئەو فترێ ئەکسسترێسەکەی لاچێ و ڕێلگەدانی بکەوێتەوە ئیش چارەسەر ئەتر سووری ماگانەیەتەوە ئەو کاتە پێویستی بە چارەسەر ناکە باشە دواکەوتنی پێشکەوتنی نیشانەکانی باڵغبوون لە کچاندا کاریگەری هەیە لەسەر زوو چوونە ناو تەمەنی ناومێدی یاخود درەنگ چوونە ناو تەمەنی ناومێدی درەنگتر بۆ درەنگتر زووتر کە باڵغبوونەبی بەلعکس زووتر لێبیتەوە بەڵام لەو فترەیە چی ڕێگریشەکە مناڵبوون مەسەلەن تۆ ئافرەتی دووگیانە بێ 9 مانگ عادە ناشوە ئەو 9 مانگە هێلکە کۆوە بێتەوە لەولا درەنگتر ئەگاتە تەمەنی ناومێدی بەڵام ئەوانی کە درەنگ سووری ماگانیان بۆ دێ لەو سەرەوە درەنگتر لە عادە ئەوەستنەوە قەباری لە شیش ئەو ئافرەتانەی کە خەڵەون مادی هۆرمۆنی ئوستروجینیان زیاترە ئەوانش درەنگ ئەوەستنەوە لە سۆری ماگانە باشە کچێک کە منداڵێک کە تەن قڵەوە مش کاریگەری هەیە لەسەرەوەی کە درەنگتر بکرێتە ناو نیشانەکان باڵێ هێکە لە نیشانەکانی کە ئەوەی پەیوەندی بە هێلکەدانەوە هەیە کە حاڵەتێک هەیە باوە پێڵن تەکەیوس کە هێلکەدان سستە هێلکەی وربور دروستەکە ناگاتە ئەوەی گەشەی قەبارەی هێلکەی ئاسایی ئەو حاڵەتانە ئێکێ لە هۆیەکانی وتمان تەکەویسە درەنگ ئاداشوە سووری ماگانی درەنگ بۆیێت و پەیوەندی بە غودەشەوەی غودەی دەرەقی هەیە تەمەڵ ئەو حاڵەتە دروستەکە نەخۆشەکە خەڵەوە بێ مویزیاکە درەنگ سووری ماگانەی بۆیێت کێشەیەکێ لە چارەسەری ئەو حاڵەتە کێشدابەزینەکەیە چەنەها نەخۆشمان بە کێشدابەزین لە 140 سووری ماگانەی ڕێکەبێتەوە پێویست بە عیلاجی هۆرمۆناتیش ناکە
بۆ منە دایکێک دوو کچی هەیە ئەبێت بەراوردتان لەوان ئەم کچانەیە کێتیان بۆ منە زووتر کەوتوتە ناو قۆناغی باڵق بوونەوە یاخود ئەویان درەنگتر کەوتووە ئەبێت بەراورد بکرێت ئەڵێ بێ تەرکیز کابزانە لە شتەمەنێکا بووە بەس ئەتوانی بوەستێ مەسەرەن کچێکی لە 12 ئاسایی ئەوەی کەی چاوەڕێکا تا بەڵام کچێکی لە 12 بووە یا لە 11 بوو ئەوەی کەی تا 15 نەبووە ئەبێ پشکنینی بۆ بکرێت من خۆم ئەو دوو کچەم دوانن یەکێکیان لە 12 بوو یەکێکیان تا 14 وەستام بەتەمای پشکنین بوو ئیتر لە 14 بووی هەردووشیان دوانن یعنی لە یەک تەمەنا نەبوو چارەسەرەکان بەپێی هۆیەکانە وتمان ئەوانی کە بۆ ماوەیە خێزانی تاخیرە بن ئەتوانین بوەستین بەڵام پشکنینی بۆکەی سۆنەری بۆ ئەەکەی بزانی ڕەح بڵین من مناڵدانی هەیە هێلکەدانی گەشەی چۆنە بەحسی هۆرمۆنات هەیە لە کاتی عادە یا عیلاجێکی ئەیتێ خوێنی بۆیەت و اینجا فاسی هۆرمۆناتی بۆکەی باشترە هەندێ بڵین حاڵەت هەیە پەیوەندی بە غودەوە هەیە لە مێشکەوە هەیە ئەوانە چارەسەری قورسترە هەندێک هەیە وتمان غودەی تەمبەڵ هەیە ئەوە چارەسەری بەپێی عیلاج و شتی وایە هێلکەدان سستی ئەوەش چارەسەری هەیە عیلاجی هێلکەدانمان هەیە هۆرمۆنات هەیە بەکارهێنرێ بۆ ڕێکبوونی سووری مانگانە بەنسبەت مەسەلەی بەدخۆراکی یا کەم خواردنی کەم خەوتنی ئەوانەی کە قەڵەون ستایلی ژیانیان بگۆڕن هیوا هەیە مەسەن فاسفود بە تایبەتی کچی ئیستا مەسەلەن زۆربەی درەنگ ئەخەون درەنگ هەڵەسن لە خەو کاتی داوامشتن باس ناکەم لەگەڵیا کێشیان وەرزش بە شێوەیەکی ڕێکبێک خواردنی سروشتی بەکاربێنێ خەوتن لە کاتی خۆیان ئیتر دە بۆ 12 تێنەپەڕێت چکە هۆرمۆنی گەشە لە دوای 12 ساعت 12 شەو ئیتر ئەوەستێ ئەوەش تەسیرەکاتە سەر هێلکەدان